بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشوستانم داوم اللذات باش پروردگار رحمة وكرم وبزي خوي بسلمنا ببارينه. اما ديار لخزمت كتابي نيابي الذريعة إلى مكارم الشريعية راغبي أصفهانية جيان بسر أبن لا درس كاني بيشوى كومال ياسا وكومال موضوع إزوى جرينجي وباس كردين لمسالي واجبيتي بعثة أنبياء چون عقل إنسان بالنريك بو دوزينوي خدا بهمان چشن بوني پیغمبران عليهم الصلاة والسلام پالنرێکە بۆ ناسینی فەرمانەکانی خۆ. واتە یەکێکیان تۆ خودای پێ ئەناسی بەڵام نازانی فەرمانەکانی چین. پیغمبران عليهم الصلاة والسلام هاتون بۆی پێت بڵێن کە فەرمانەکان چین. ئەم بابەتانە نزیکن لە بابەتەکانی عەقیدەی ئیسلامیەوە کە ڕاغبی ئەصفهانی باسییان ئەکا و دەستیان بۆ ئەوە و ئیشارەتیان پێ ئەکا. يت راغب كمال موضوع من بوباسك كمال مفردة لإسلام لإيمان لإحسان أمانة معناه كيان شون شيء هم بتفصيل بومن باسك بلام أم لبروي للرؤية فلسفية وقصة لسر مواضيع إيمان وأنا أكا يد باسي علم إيمان بيكوك. طبعا مشتك من هي لزانستي لوجيك لزانستي منطقة هرشتك لسطا صدبه وتيقين بإنجا بيوتي علم. أجنا علوم ظني مثلا علم الطب علم هندسة شيء أما هيك يعني بيان نوت علم لزانستي لوجيكا شو كهم أنا ظنين مرجنية كمثلا علي أم علاج أبو فلان شد بسر همو كسيكا جاربي لسطا سط بويا بيان أوتري علومي تجريبي بيان أوتري علومي ظني لزانستي منطقي شهر ناويان بعلم ناهن شو علم تنهاب وشتيك يقين به وإما أرزانين مثلا إيمانيش يقينيات بظنية دانا مزري إيمان أبي أم إنسانا لسطع سط أم يقين دلية تسبيبه بويد مقارنة أكال بين علم وإيمان وأفرمي لبرنامج إسلامي علم وإيمان يكشت أفرمي إيمان بريتيا ملكج كردن بو حق بو شوازي كتصديقه بيقين لقليابي أفرمي القرآن أقد دراسة بكي أفرمي إنما يخشى الله من عبادي العلماء أوانيك جيشتون تيقين لسطع سط أو كسانا خشيتيان لأخوة هيا وخوفيان لأخوة جل جلاله هيا لهمان شوازا أفرمي إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم واتا أمان ضليان الأرزيل ترسا واتا أمان خشيتيان ودروسة بلشوين بإيمان دار باسيكون لشوين بعلماء باسيكون بويا مسلي إنما يخشى الله من عبادي العلماء ما بس أولنك علومك ظاهري هبه ما بس أوي أم كسا جيشت بيتا بلي يقين جيشت بيتا بلي كالعلمي فلسفة بيبوتري شي بيبوتري علم أم موضوع زور قرنجة كإنسان تي أقل لإيمان إيمان نابل لسطا نوتو نوبي نابل لسطا نوتو نو مثلا لسطا نوتو نو بوينتي تريج بي إلا أبي لهم جهتك كان لسطا صد بي يقينا إن جا بيوتري إيمان لدلا تثبيت بي أفرمي بلام لشريعتها هندي جار أبيني إيمان أو يقين الداخلية بشتي ظاهري أوتري شون مثلا كسيك على إظهار الشهادة أكا على أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله أما هي جربتي بو يقيني دلوانية كشي ما بيالن إيمان دار لفرما اشتكانا إشارة أكا بوي أم كسي إيمان دار أفرمي من قال لا إله إلا الله فقد عصم منا دمه وماله إلا بحق أو كسيك علي لا إله إلا الله وموتنا ماله حموشتك لا محرم بوتك لا إيمان دار حسابك لا زمري إيمان داران حسابك يعني أفرمي أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله ما شاء وأن محمد رسول الله أفرمي أمر بيكره وكبجنجم لقى الخلق هاتا وكشات ما ينوجا كان زكاة كان هذا فإذا فعلوا ذلك قال أوانا أنكرت عصموا مني دماءهم وأموالهم باشا إلا بحقها باشا حمول لمن التطور لا فرماشتك أفرمي عرضيا حتى ناموسيا غيبة كرديا همو حرام ماليا خيانيا هموي
بۆیە هەندێک جار لە شەریعەتە ئەو شتانی کە بە عەمەلی ظاهری ئەکرێ بەچی ئەوترێ ئەبێتە دەلیل لەسەر باتینەکەی ئینسان. حتى ئەو جاریەی کە هاتە پیاوێک هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی نازانم طبعا کە سوێن ئەخۆی یان مەسەلەن زیهار ڕوئەدا لە کەسێک بە خێزانەکەی خۆڵ ئەڵێ تۆ وەکو دایکم ئاوای لە زۆر بابەتە تۆ بێ عەبد ئازادکە یا جاریە ئازادکەی. جاریەکان هەندێک جار عامە مەرج نییە بە موسڵمان بێن لە جاریش عتقی ڕەقەبەی مؤمنە لە قورئانە باسکرا بە ئیماندار تۆ ئازادکەی. ئەم کەسە شاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کەفارەتێک کەوتووە سەری ئەبوایە عەبدێکی ئیمانداری ئازاد کردە. جاریەکی هێنا کەڕولاڵ پرسیاری لێ کرد وتی ئەی نازانم ئەمە ئازادکەم یا ئازادی نەکەم نازانم بەرەکەوێ یا بەرناکەوێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کێ ئێمەی خەلق کردووە کێ ئیشارات فەرمووی ئەوە ئیشارەتێکی کرد بۆ ئاسمان وتی ئەی من چیم وتی ئەو تۆی ناردووە تۆ هەر بە ئیشارەت فەرمووی عەتیقها فإنها مؤمنة. خۆ ئەمە قسەش نەبوو بەس ئیشارەت بوو بە دەلیلی ئیمان لەناوە. بۆیە ئەفەرمێت لە هەندێک شوێنە لە ئیسلامە باسی ئەم دەلیلە ئەکرێ واتە ئەکرێ وشەی ئیمان فەرمووی عەتیقها فإنها مؤمنة. ئەم ئیشارەتە بوو بە دەلیل بۆ ئیمان. بۆیە مەسئلەی سەلبی ئیمان لە خەڵک زۆر زەحمەت. یعنی تۆ ئەبینی جاری وا هەیە کەسێک ئەڵێ فڵان کەس ئیماندار نییە قەت ناتوانێ ئەم کەلیمەیە بڵێ کۆمەڵی علاماتی ظاهری دانراوە بۆچی بۆ ئەم ئیمانە یەقینی ناوە. يعني طبعا علاماتەکان زۆرن کە لە فەرمایشتەکانە هاتووە بە تایبەتی مەسەلەی وتنی لا إله إلا الله وتنی شایەتومان ئەبێتە دەلیلێکی زۆر بە قووەت شەهادە لەسەر چی لەسەر ئەو ئیمان و ئیذعان و یەقینە داخلیەی لە ئینسانە هەیە. لەو ئەچێ ئینسان بڵێ باشە ئەو یەقینە چۆن دەرەکەوێت ئەبەدەن دەرناکەوێت. ها وحسابهم على الله تعالى لە کۆتایی فەرمایشتەکە ئەفەرمێکی حسابی ئەوانە لای خۆیە ممکنە درۆکە کابرا بەس من لە ڕووی ئەحکامی ظاهری ئیسلامیەوە ئەبەدەن ناتوانم هیچ حکمێکی بەسەرا جاریکەم غەیری ئیمان نەبێت ئەڵێم ئەو کەسە ئیماندار. حتى ئەگەر دیقەتان دابێت لە حەدیثی جیبریلە کە پرسیار ئەکرێت لە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم پرسیاری لێکرد لەلایەن جیبرائیلەوە کە ئەڵێ ئیمان چییە باسی عەمەل ناکە هیچ تەنها باسی چی ئەکە الإيمان أن تؤمن بالله وملائكته هەموو باسی ئیذعاناتی دڵە کە پرسیاری ئیسلامی لێ ئەکرێ باسی عەمەلەک کەچی ئەو ئیسلامە ئەبێتە بە دەلیلی چی دەلیلی ئیمانەک ئەگەر نایمە چوزانین. بۆیە عولەما فەرموویانە ئیماندار هەمانە ئیماندارە لای خوا ئیماندار نییە لای ئێمە بۆ چونکە هیچمان لێ نەبینیوە هیچ شتێکی ظاهری. حتى لما سلي فتح مكة كاتك يعني رب العالمين إذن ندى أصحاب لكاتي بيعة الرضوانة بتشن فتح مكة كان جن كان بوشي تأخير كرا تا كاتي خوي هاتا بيشو زور إيمان دار هبون لنا مكة بس خوا إزاني إيمان دار شو كبا ظاهري كزني إزاني خوان أشكرانا كدو نيان أويرا جرأتي وأنا أكر. حتى عباس إمامي بيغمر صلى الله عليه وآله وسلم كاتك جيرا كاتێک کە پرسیاریان لێ کرد ئایا تۆ موئمینی ئیماندار هیچ جوابی نەدا فیدیەی خۆی دا و ڕۆشتەوە بۆ ناو مەکە لە ناو مەکە مایەوە چاوی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لەوێ. حتى معاویە کوڕی ئەبوو سوفیان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە قەولی ئەصح لە ڕیوایەتەکانە ئەوەیە پێش بێعەت ڕەزوانیش ئیمانی هێناوە بەڵام هیچ ئاشکرا نەبوو. دواتر خۆی باسەکە کە ئەڵێ چەند جارێک چوومە لای دایکە وەڵڵی ئەم دینە حەقیقی و ڕاستە بە ئیمان بێنین وتیم قسانە مەکە بۆ شەئنی باوکت خراپە لە شەیەکە بە باوکت نەزانێ. تەسەوور کە ئەم جۆرە مامەڵەی کە ئەبینی بۆیە ئیمان ئەمانە مؤمن بوون لای خوا بەس مؤمن نەبوون لەسەر زەویە کەس نەیەزانی. ئێستەش ئەو هەیە لە جیهانی ئیسلامی چەند کەسێ ئیماندارە بە دزیەوە بە پەنهان. مدەتێک لەوە پێش گەنجێکی جوان وتی ماوەسا وەڵڵاهی من ئیمانم هێناوە لە عائیلەیەکی یەزیدی بڕۆئەکەی ماوەسا جاری وا هەیە 3 ڕۆژ ناوێرم نوێشکەم لە چوارەمە هەمووی ئەجێڕ فرسەتێکم بۆ ڕێک ئەبێ چەند ئیماندار ئەوە ئیماندارە لای خوا لای ئێمە نا هەیە لای ئێمە ئیماندارە بۆ چونکە شایەتومانی هێناوە لای خوا ئیماندار نییە وحسابهم على الله ئێمە محاسبەی خەڵک ناکەین لەسەر مەسەلەی ئیمان ئەبەدەن چونکە ئیمان شتێکە ما وەقەڕە فی القەلب
لەناو دڵە لەناو ناوەیە. کۆمەڵی فەرمایشتمان طبعا و اختلافێکی زۆر هەیە لە بین عولەمایانە. ڕاغب باسی کردو بە درێژی ئایا عەمەل بەشێکە لە ئیمان یان جیاوازە؟ هەندێ فەرمویانە جیاوازە. ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمانی بەجیا باس کرد و کردەوەشی بەجیا باس کرد. لە قورئان هەمیشە باسی ئیمان و عامل الصالحاتەکە جیای ئەکاتەوە لە یەکتر. هەندێکیش فەرمویانە نا هەردووکیانە، چونکە هەتاوەکو عەمەل نەبێ ئێمە نازانین ئیمان هەیە، وە وتوانە شەرتێکی تەکمیلیە یان شەرتێکی حەقیقیە لە مەسەلەی ئیمانە. کۆمەڵی فەرمایشتی ترمان هەیە باسی سەلبی ئیمانەکە. ئەفەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن. ئەو کەسەی کەوا ئیماندارە یان ئەو کەسەی کە زینا ئەکات لە کاتی زیناکە مؤمن نییە، سەلبی ئیمان. عولەما فەرمون ئایا فعلا ئەو هەیە یان ئەو کەسەی سەریقە ئەکات دزی ئەکات لەو کاتە فعلا لە ئیمان ئەچێتە دەرەوە دائیرە ئیمان؟ ئەفەرمون نەوە لە دائیرە ئیمان ناچێتە دەرەوە. ئەی بۆچی ئەم فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی ئەوە کە سەلبی ئیمان لەم کەسە ئەکری؟ ئەفەرمون ئێمە دوو جۆر ئیمانمان هەیە. ئیمانێکی کامڵی متەکاملمان هەیە، چونکە ئەگەر ئینسان بە یەقین گەیشتە حوزوری خوا و ناسی، فەرمانەکانی ناسی، نەواهیەکانی ناسی، گەیشتە پلەی یەقینیەتێکی زۆر گەورە. طبعا ئیتر لەناو یەقینەتیشا عیلمی یەقین هەیە و عەینی یەقین هەیە، ئەوش تەفسیلاتی زۆر. ئەفەرمون ئەبێ ئیمانەکەی وهای لێ بکات لە هەرچی خراپەیە پارێزراو بێ و هەرچی چاکەشە کردبێتی. بۆیە کاتێکەوە یەکێک لە خراپەکان ئەکە هەر جۆرێکیان بێ نەقسێک لە ئیمانەکەیە دروستە بێ. وەی کە ئەفەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن، مەبەس ئەوەیە ئیمانی متەکامل بوو ئەم کەسە نییە. ئیمانەکەی خەلەلێکی تیا دروست بووە، نەقسێکی تیا، غەفڵەتێکی تیا دروست بووە. خۆ زۆر کات ئینسان کاتێک کە گوناهیش ئەکە ئەزان لەو کاتە ئیعتیقادی قەلبی زۆر بتەوە، بەڵام هەندێک جار خۆی ئەخەڵەتێنێ. بۆ یەکێک لە پیاوچاکان ئەڵێ وەڵڵاهی خۆیە کە گوناهم کرد بەخوا سەیری ڕەحمەتی تۆ مەکرد. ئەلەو کاتە ئەمزانی عەفومەکەی، ئەمزانی لەم خۆشەوی بۆیە گوناهەکەم کرد، سەیری ڕەحمەتم ئەکرد. خۆیە پەنا ئەگرم بە تۆ لەو عەبدایەتیانەی کردم سەیری چاوی خەڵکم ئەکرد. لە گوناهەکە ئیخلاسم هەبوو، تۆم بە باشی بەبیر بوو، تۆم بە باشی ئەناسی، بەس لە عەبدایەتەکانە نە، خەڵکی ترم لەگەڵ تۆیە تێکەڵ کردبوو. بۆ ئینسان جاری وا هەیە لە مەسەلەی ئیمانە گوناهەکە ئەکا یەقین ئەزانێ، بەڵام ئەزانێ ئەوەندە بەڕەحمە لەگەڵ ئەم عەبدا. جاری وا هەیە ڕەحمەکە وای لێ کردووە، جورئەتی بۆ پێیا کردووە کە گوناهەکە ئەکا. وای ڕەحمەتی خوا لە غەزالی بێ فەرمێ داعیەکان ئەبێ وەکو تەبیب وابن. ئەڵێ جاری وای کەسێک یە دنیای لێ هاتووەتە یە گوناهێکی بچووکی کردووە، ئەڵێ بێت تۆ لەسەری ئەهوەن کەیتەوە. جاری وای گوناهێکی گەورەی کردووە هەر ناشترسێ، بۆی ئەبێ یەک کۆمەڵ ئایەت و حەدیثی تەرغیبی واسکە بیترسێنی بۆی بگەڕێتەوە. بۆیە ئەو فەرمایشتانی باسی تەرغیب و تەرغیبەکەن هەمووی لەو پێناوایە، چونکە ئینسان متەکامڵ نییە. زۆر کات ئینسان شروطی کەماڵی ئیمان لەدەست ئەدا لە کاتێکە زینا ئەکا یا کاتێک دزی ئەکا. فەرمایشتێکی ترمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمای الإيمان بضع وسبعون شعبة. ئیمان حەفتا و ئەوەندە بەشە. بضع لە سێوە بۆ نۆ ئەوترێ. لێرە ڕەیەکی زۆر تایبەت هەیە لای ڕاغبی ئەسفەهانی، جیاواز لە هەموو عولەما. طبعا هەموو عولەما هاتوون بەشەکانی ئیمانیان باس کردووە، بەرزترینان لا إله إلا الله، نزمترینان إماتة الأذى عن الطريق، بەردێ لەسەر ڕێگە لابێ، شتێ لەسەر ڕێگە لابێ، حەیا بەشێکە لە ئیمان. زۆر فەرمایشتمان هەیە کە باس ئەکا کۆمەڵێ لە کردەوەکان بەشێکن لە ئیمان. ڕاغب فەرمێ ئەم فەرمودەیە باسی ئەمە ناکە، ئەفەرمێ باسی ئەمە ناکە، ئەڵێ شتێکی گشتیمان هەیە هەموو کردەوەتیە جێگەی ئەبێت، وەڵێ باسی ئەوە ئەکا. ئەڵێ چۆن؟ ئەفەرمێ هەرچی ئیمان هەیە هەر هەمووی دوو بەشە، یا ئیعتیقادی یا عەمەلی. ئیمانی ئیعتیقادی، ئیمانی عەمەلی. یا ئیمانێکە کە لە زەهنیەتی تۆیە هەیە، یانە عەمەل و کردەوەیەکە لە کردەوە جەواریحی تۆیە دەرەکەی. وەڵێ ئیعتیقادەکەش لەناو خەڵکا بێتە سێ بەش. ئەڵێ هەیە گەیشتە پلەی یەقین، لەناو یەقینیشە پلە هەیە گەیشتە ئەعلا. هەشە لە ظەنیاتە ئەژی، یعنی ئیمانی هەیە بەوەی کە ئاخرەت هەیە، ئیمانی هەیە بەوەی کە خوا هەیە، جاروبار خەلەلی وە دروسە بێ، شوبهات لە دڵیا دروسە بێ، ظەنیات هێشتا نەگەیشتە پلە. ئەفەرمێ هەشە تەقلیدیە. طبعا لە علومی فەلسەفەوانە ئیمانی مقلد بە هیچ شێوازێک قبوڵ ناکرێت. ئەڵێ بەڵام هەیە هەر بە تەقلید شوێن ئیشەکە کەوتووە، ئیمانیشی هێناوە نازانێ واقعەکەش چییە. خودای بە زمانی خەڵک ناسیوە، بە دڵی خۆی نەیناسیوە.
بدڵی خۆی معرفەتی ئیلاهی پەیان نەکردو. ئەفەرمێ ئەمە کاتە سێشن کەوە بۆ اعتقادی یەقینیم هەیە، ظەنیم هەیە، تەقلیدیم هەیە. ئەڵێ ئەی ئەعمال چی؟ ئەڵێ هەرچی کردەوەی ئینسانە پێشتر باسی کردو لە سێ شت تەجاوز ناکە، یا عیمارەتی سەرزەویەک، یا عیبادەتی خوا ئەکا، عیبادەتی کەسیەکان، یا نەوەتا خەلیفایەتی خوا ئەکا لەسەر زەویە، ئەحکام ئەکات و مەجرای سیاسی ئیسلامیەکە. ئەفەرمێ لەم سیان تەجاوز ناکە، کەوا بوو ئەمان سیان و ئەوان سیان. ئەمە کردێ چەند؟ ئەمە کردێ 6. ئەفەرمێ هەموو ئەمانەش ئەم 6 جێبەجێ ئەکەن، یا بە ڕەغبەتەوە ئەیکەن، یا لە ترسا ئەیکەن، یا لە خۆشەویستیە. ئەفەرمێ ئەمەش 2 6 کەڕە 2 ئەفەرمێ ئەکاتە 12. ئەو 12 بەش. چۆڵی ئینسانەکان ئەبنە 2 بەش. هەنێکیان فعلەن لەبەر ڕەغبەت ئەیکەن، بەڕۆح و دڵ ئەچنە پێشەوە، لە هەمیشە ئەترسن لە جەهەنەم، ئەترسێ لەوە، ئەترسێ کە خوای گەورە لە دنیا عقوبەی بان، سەلبی نەعمەتەکانی لێ بکە. مهم کەوا بوو ئەفەرمێ ئەمە کردێ 12. هەر یەکێکیش یێتە ئەم مەیدانەوە، یا لە سەرەتایە، یا لە وەسەتە، یا گەشتێتە کۆتە. چونکە مەیدانی خۆناسی مەیدانێکی گەورە و دوور و بەرفرێ. هەمانە لە سەرەتای کارایە، هەمانە لە وەسەتای، هەمان لە منتەهایە. طبعا لە سەرەتایە ئینسان لەوە ئەچێ چێژی ظاهری زیاتر وەرگرێ، بەس لە منتەهایە دامەزرایی بەخۆیەوە بینی. بۆ زۆر کات گەنج مەسەن گلەی لەوە ئەکاڵێ وەڵڵاهی جاران ئەوەندە عیبادەتم ئەکرد، ئاوا لەزەتم ئەکرد، ئێستا نایکەم. ڕاستەکە سەرەتا کە دەست پێ ئەکا مبتەدیە، هەموو شتەکان بەلایەوە باشە چێژێکی مادی لێ وەرەگرێ. بەڵام لە ئاستێکا کە بەرزتر ئەبێتەوە بۆ وەسەت و بۆ زیاتر، ئەگاتە پلەیەکی ئەوە کە یەقینی ئەوەندە گەورەیە، کاتێکە لە حوزوری خۆیە ئەوەستێ لە ئاستێکی وهایە کە هەندە جار حاڵ نایگرێ. حاڵ جارێک باسی زڵێخان بۆ کردن، طبعا زڵێخایەک چۆن زانی ئەم چەقوانەوە دەست ئەم کچانەوە دەستی خۆیانە بڕن، خۆی 10 جار دەستی خۆی بڕی، 100 جار دەستی خۆی بڕی بوو، هەر یوسفی بین و دەستی بڕی. ئەو ڕۆژەی کە سێوەکە یا بەدەست ئەوانەوە لەگەڵ چاقۆکە دەستی خۆی نەبڕ. ئەمان کە تازە حاڵ بوون دەستیان بڕی، ئەو دەستی نەبڕ. ئەو گەشتوێ پلەیەک جوان یوسفی بینی و ئەیناسی، ئەمان یەکەم جار و دەهشەت گرتنی. بۆی لە مەسەلەی خوانێسیشە ئاوهایە، جاری وایە کەسێک کە تەوبە ئەکا یەکەم جار بە ڕۆح و گڕوتینێکەوەی، دوای ئەو ڕۆح و گڕوتینەی نامێنێ، بەڵام ئاشنایەتی و معریفەتی لەگەڵ خۆیان زیاد دەکە. بۆی ئەفەرمێ ئەمەش 3 حاڵەتە. 12ەکە زەربی ئەفەرمێ 3کە ئەکاتە 36. ئەم 36ش ئەفەرمێ هەر هەموو یا خوا جەلە جەلالوهو خۆی هەڵی بژاردون بۆ ئەم کارە، یان خۆیان مانوون کەوتنتە سەر سکە. بۆیە لە ئایەتە پیرۆزەکە ئەفەرمێ چی؟ یەجتەبی ئیلەیهی مەن یەشاء وەیەهدی ئیلەیهی مەن یونیب. هەیە خۆی ئەگەڕێتەوە لای خوا، هیدایەت وەرەگرێ، هەشە خوا خۆی هەڵی ئەبژێ، وەکو پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام، یا لە هەنێ ئەولیای گەورە و پیاوانی گەورە. ئەفەرمێ ئەمەش 2 بەشە کەوە بوو ئەکاتە 72. ئەڵێ بە کۆی گشتی کە ئەفەرمە الئیمان بضع وسبعون شعبة، ڕەئی ڕاغبی ئەسفهانی ئەوەیە ئەم 72 بەشە ئاوا تەوزیع ئەکرێ. هەیە هەڵبژێراوە، هەیە بە هیدایەتی خۆیەتی، هەیە لە سەرەتای ڕێیە، هەیە لە ناوەڕاستە، هەیە لە کۆتایە. ئەبەم طریقەیە کە عەرزم کرد، ئەمە فکری ڕاغبی ئەسفهانیە لە مەسەلە الئیمان بضع وسبعون شعبة. ئەفەرمێ هەرچی فەرمایشت بێنە ئەلەما جێگەیە بێت. هەموو فەرمایشتانەیە کە مەسەلەن أعلاها كلمة لا إله إلا الله، الله ورا كلمة لا إله إلا الله بينا دي قد أديك كسك إيرا لكسك كتير جواز كسي وهي باعتقادك يقيني إليه، هي بظني إليه، هي بتقليدي إليه، هي خو هلي بجاردو بوي أم كلمة بلي، هي نا خوي هدايتي ورقرتو، هي أم كلمة لعبدايتي خويا بكارهن ماشا يهاتو لشيء لا إله إلا الله لعبدايتي، هي لعمارة الزاوية، هي لخلافتها بكاريين. أفرمي السيري فرماشتكان كمثلا بيغمري خواه صلى الله عليه وسلم لا فرموديشي بيروزا أفرمي الوضوء شطر الإيمان، إلا روايتك إسباغ الوضوء شطر الإيمان، نيوي إيمان بريتيا لشي دزنجك جوان، إسباغ يعني دسهنان بشوية دزنجك بتشاكي دسي فيها يعني إيه باش أو لإيمان بشك لإيمان. أفرمي أما أو أجينا أم كسيك دزنج أجري ليش لم قناغنا خوي أبينته لم حفته دو قناغا. يا أفرمي لا يجتمع الشح والإيمان في قلب عبد أبدا، رزيل يشروكي لقال إيمانا بيك ولد لك كوناب
باش أفرمي عينا أمش لسوچك كان جي الحياء من الإيمان لسوچ كان جي أكيتو أفرمي 3 من جمعهن فقد جمع الإيمان هر کسی سێشتی سێ خاڵێک لە خۆیان جێبەجێ کردو کۆ کردبێتەوە تا ئیمانی کۆ کردوت لە کاتێکە نیەتی ئەبەخشی باشە لەگەڵ خۆیان ئینساف بەکارهێنێ و لەما فەرمی ئینساف چۆنە ئینسان لەگەڵ نەفسی خۆیان بەکاری بێ کات بۆ خوددا دائنێ کات بۆ خۆی دائنێ کات بۆ ماڵ و مناڵ دائنێ تەوزیعی ئەدواری ژیانی خۆی ئەکە ئەفەرمێ وبەذل السەلام وەی سەلامی زۆر ئەکە عینەن جاری وایە سەلام ئەکا کەسەکە جبلی سەلامەکە هەڵبژێراوە بۆی سەلام کە لەسەر جێوە سەلام بڵاوە هەندێک جار نە جوهد ئەکەی هەتاوەکو سەلامەکەی هەندێک جار یەقینت هەیە پاداش وەرەگری ظنت هەیە بە تەقلید سەلامەکەت ئەک هەموو ئەوانە ئەفەرمێ لەناو ئەم 72 خاڵە جێگەی ئەبێتەوە کە باسم کردو بۆیە زۆر بە توندی لەسەر ئەم ڕەئی خۆی لەم کتێبە ئەڕوە ئەڵێ غەیری ئەم شێوازەی من تەفسیرەکەم هیچ شێوازێکی تری نییە طبعا إمام ابن حجر وإمام النووي هر يكي بشيوازة تفسيري أو مسألة أكن بلام راقب لما مسألة زور بتندي دفاع لرأيك خويك الله لغيري أولنية دوای ئەمە سەر باسی ئەنواعی جەهل پێشتر لەبەرەوەی باسمان کردو و خۆشی باسی کردو تکرارە نەوعەمە بۆیە لەسەری ناڕ یەتە سەر ئەوەی باسی ئیتر یەتە سەر باسی علم چۆنە چکاڵێ علم و ئیمان مقارن یەکترن باسی علمکە باسی ئیمانەکە باسی ئیمانکە باسی علمەکە ئەڵێ ئاگاد لێبێ علم لە ئینسانە مەرکوزە یعنی ئەم شتە داتاشراوە لەناو ئینسانە ئایا بەرد ئاگرە پرسیارە بکەین لە خۆمان مەسەڵەن بەرد ئاگرە نە بەڵام لەناو بەردە مادەیەک هەیە کلێکی ئەدەی بریسکەیەکی ئاگرەکە ئەڵێن چی ئەڵێن النار مەرکوز باشە دامەزراوە لە ناویایەتی بەڵام کە ئاواش سیرەکەم هیچی تیان نابینم مەرکوزەکە نابینم بەڵام کاتێک کە بەکاری ئێنم لە شوێنی خۆی ئەگری ئەفەرمێ ئاڵتون طبعا جۆرێک لە بەرد بێنەوە بیدۆزەرەوە بیتوێنەرەوە تا ئاڵتونی لە جیاکەیت ئەگەر کە ئەبینی ئاڵتون نییە دوای توانەوە و مانوبوون و بوو بە ئاڵتون مادەی ئاسن عینەن مادەکانی تر هەمویان مەرکوزن لەناو بەردە باشە من بەرد بەشێکی ئەوە ئاگری تێ ئاڵتونی تێ چی تێ هەموو مەرکوزە ئەڵێ ئەم ئینسانە علم معلومات هەر هەمووی ئاوایە هەنێ لە فەلاسفە وتویانە ئەگەر ئینسان گەیشتە غایەی علم يعني أخير بلاي علم إنجا جيشتو تحقيقتي خوي بو تحقيقاني خوي درخص شكو ألان همو علم مكنونة لنا إنسانا شاراوة لنا إنسانا كما دركي بريسك أدا جواني أدا برشنگ أدا يعني فرمي دريايك تو أبيني دريايك زور قورو جوان أبيني أم دريايا لەکوێوە سەرچاوەی گرتووە لەکوێوە هاتووە ئەڵێ ئەم زەوی کە تۆ بەسەریە ئەڕۆی هیچ ئاو نابینی لە شوێنێک لە شوێنەکانە ئاوە بینی ئایا ئینسان خۆی بە تاقەی خۆی دەری ئەهێنێ ئەم ئاوە وردە یان خۆی لە کانیەکەوە یەتە دەرەوە ئەڵێ هەندێک کەس خوا هەڵی بژاردووە لە کانیەکەوە لە شوێنەکەوە یەتە دەرەوە هەنێ جار ئینسان بە جوهد ئەم ئاوە دەرەهێنێ ئەڵێ معلوماتیش ئاوایە ئەم ئینسانە ئاوا تۆ ئێبینی هیچ نابینی ناخی پڕ لە معلومات پڕ لە علم وردە ئەگەر ئیشی لەسەر کە هەندێک جار بە جوهدی خۆی هەندێک جار بەخوا پێدان علومەکانی دەرەکەون نعمەتەکانی دەرەکەون ئەو هەموو خەزانەی ژێر زەوی تەسەوڕکەن هەنار یەکەم جار سوبحان الله بەز لەگەڵاکە تۆ ڕەنگی سوورە بین دوای سەوزە بین دوای زەردە بین دوای ڕەنگی زەردەکە ئەگۆڕێ ڕەنگی سوورەکە ڕەنگی سەوزەکە لە مودەتێکە گۆڕاوە باش ئەو هەموو ڕەنگە لە تاقەی زەویە باشە من مشتێ خۆڵ بێنم ئاوا بیگرم بە دەستمەوە بڵێم کاکە هەرچی ڕەنگە لەناو ئەم تۆزا هەیە قەناعەت ناکەی بەس کاتێک کە هەنارێک ئەبینی باشە هەر عینی دارە هەر عینی ئاوە هەر عینی خاکە چۆن ئەو هەموو ڕەنگەی بۆ من گۆڕ گوڵێک جارێک ئەبینی سوبحان الله یەک خەتی تێیە خەتێکی شین هەمووی سپیە خەتی شینی تێ خەتەکە لا نادا بڵێ وەڵا بچێتە ئەو سوچەوە بێتە هەر ڕەنگ لە شوێنەی خۆیە ئەوە چییە ئەو وردەکاری و ئەو
كابو أما برا لشي لهرشي رنجتياتي هرشي هيزتياتي هرشي بونتياتي هرشي جمالتياتي دي إنسانش أو هاي وكو مشتخولا وايا برا همو معلومات وهمو علوم كان لنا إنسان هاي بوي إيمان لإنسانا لقل علم كان يك قريت همو أو معلومات ومكنوناتي كهيا إيجان بوي كخدا بناسه جل جلاله أفرمي هندي الإنسان كان كاتشتيان بيرة خيتو أمي ناخيان بيرة كيوتو أمي كان مركوزة لنا يعني بيريانا كيوتو بوي خوي قرأوا شيء يتذكروا بكاريني لعلهم يتذكرون وليذكر أولو الألباب كأنما تأخذ أمشتد زاني وبير تخرج بكسك الله كاك إيمان بين بخوا جل جلاله إيمان هنا أو باشا بوشي وازق بوكي كابرا قناعتك إيمان هنا بيري أوشتاني أكويتو أو معلوماتاني كلا ناخية أفرمي أم مسألة تذكرة هشا على سبحان الله أما يلبير شوتو وإذا ذكروا لا يذكرون بزوريش بيريان خيتو أنها بيريان ناكيوت الله عندك عنادك بيريشان أكيوتو خوان لجيلي أدن جاهو ليري قصيك زور خوشيان هي الله نخوي لجيلي ددا يعني خوي جيل نية خوي جيلك باشا الحقيقة يا معلومات كان هي بويا الحاد جنجل لقل إنسان خويا كمزة معلوماتي خويا أبي تشنك شد ما بين لناخي إنسان وإنسان نيزان أبي تنجيلك لمو بيج يا تنجيلك لمو دواكدين أبي تش معلوماتي كنوية برهم بين لسرزوية إنسانة بينا جيشتوية أبي استئما لبردم نوتك وغازك دانشين وشانازي فيه وكين أبي أم زوية تشنشتي تريتي أبي أم إنسان تواناي أو هي برهمي بينه نيتواني وشتا برهمي بينه أبي تشن طاقي ترهبي تشن جوري تر طلال أبو غزالة هي قصي خوشي هي بس طاقة شمسية كا على اللي أمره يا يشيك لوش تاني ك حتى استا حكومات بارين لسر دانا ناو طبعا لسر هوا خليك دان كورة لسر وزدان راو لسر نازان مشي الله يشيك لوش تاني كتا استا بارين يخور الله الرجل لروجان يتفيش وخور بباري طاقة شمسية دانا بباري بحكومات شو خوري ولاتك سرفكي باش الله يشتا إنسانين نقيشتو تأوى حتى باسي كهرباءك الله كهرباء إسا أكري لجيهانا وكو كارتي موبايل شون لكويا هانديك تقر بدستو كهرباء أويتيا الله كهرباش أوا أقات الله إستا إنسانا كان قراريان داوا هر أبي بتلا بالروبوي كز إسفادي لأنك أخويا النبي كم الله شريكات النبي الله ممكن الرجل إنسانيت بقاته أو بلا أو مقامة أما كميك لو علوم مكنونيك أخوة لناخي إنسان دايناور بو ناسيني خوي بو دوزينوي خدا جل جلاله أي أبي تشني معلوماتي ترهبي تشنك هبي بزور إما يادي نكينو بيجي نكينو وإذا ذكروا لا يذكرون أبي تشنك هبي لو نعمتاني خوا كخوا يقول فرمي وذكروا نعمة الله عليكم بيركنوا لنعمت كاني خوا بسرتانو هو اذكروه همو ذكرى يعني ياد خصنا وياد كوتنا يعني بيشتر أوش تبيني وياد أكيوتو عينا نمج أو هاي ياد أكيوتو جاري كتير همو أم معلوماتاني تو لناختا وجودي هي ورد دروس أبتو لايتو أميكا راغب باسي أكات أيه بيمان بلي إيمان للايتو بريتي لعلم إيمان للايتو بريتي ليقين علمش بريتي ليقين أي بيمان بلي أو إيمانيك لخصلتكاني إنسانا درك همو اللي مكنون لناخي إنسانا والله فرمايش كأفرما الحياء من الإيمان أم حياء لناخي تويا هي عبد علمك معلوماتك درك إسلام هاتو بياني أمد بوأك علوم كان أبو درخ كاتي فرمو إسباغ الوضوء شطر من الإيمان أم بشكل لعبداتي تولا سرزوية كتو أم عبداتي جيبا جيئكي بشكل معلومين ناخيتو بشكل يقينيات لناخيتو وهكذا وأو تفسير ترتيبش رحمتي خوالة راغب بك إيكاد ومسألة إيمان وبشكان إيمان وشعب كان إيمان اشتكي زور تايبتي خويتي واشتكي زور قرنبو كحزم كل خزمتان أماسي بكم دوام لذاتي باش بيرودقار رحمته بزي وكرم ومهرباني خوي بسلمان بباريني خوي لت أبارينا ولت ألالينا برحمتي خود وبزي خود بكرمي خود
دڵمان دامەزراوکە لەسەر دینەکەت، ئیمانمان سەلامەتکە یا رب العالمین، یەقینمان بە خۆت زیادکە یا ئەکرەم الأکرەمین. خوای داوات لێ ئەەکەین بە بەزەی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە کەڕەمی خۆت لە گوناهەکان بمان پارێزە یا رب العالمین. خوای داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت یا ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی کە لێیان ڕازی ئەبی، کە هەڵیان ئەبژێری بۆ خزمەت، بمان کەرە خزمەتکار، دەرگەکانی خزمەت بەسەرمان ئاکەرەوە. یا ئیلاهی مەمان دەرە دەستی خۆمان، ئەی ئەو کەسەی سپاردە لە لای تۆ قەت زایە نابێ، ئێمەش سپاردە مەکە لەم زەمەنی فتنە و فەسادە. یا ئیلاهی وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد، وا عەقیدەی خۆمان سپاردەی تۆ کرد، وا ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد، وا ئیمانی خۆمان و خێزان و ماڵ و منداڵ و برا و خوشک و دایک و باوک و خزم و کەس و کار و ئەحباب و ئەستیقا و مامۆسا و قوتابیمان هەر هەموو سپاردەی تۆ کرد یا رب العالمین. خوای گیان لە گوناهی هەر هەمومان ببوورە، لە گوناهی ئەهلی کوردستان ببوورە، ئارامی بەسەر کوردستانمانە ببارێنە، بمان پارێزە لە دوژمنەکانمان یا ئەکرەم الأکرەمین. شەیاطینی ئینس و جین پارێزرامان کرد لێیان یا رب العالمین. خوای گیان ئەم میلەتەی ئێمە کەسی گەورە، پیاوی گەورە، پیاوی عەزیمی تیا هەڵکەوتووە، یا ئیلاهی پیاوی عەزیم و گەورە لەم میلەتەی ئێمە مەبڕە یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی مردووەکانمان ببوورە. خوای لە گوناهی مردووەکانمان ببوورە، خوای لە گوناهی مردووەکانمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەو مردووانەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بێنازن و کەس نێ دوعایەکیان بۆ بکە، و ئێمە هاوار بۆ لای تۆ ئەهێنین. خوای لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت هیدایەتی گەنجەکانمان بدە، حیا و حورمەتمان زیاد کە، پابندمان کە بە دینەکەتەوە یا رب العالمین. خوای داوات لێ ئەەکەین مان گێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازیت یا رب العالمین، لێمان ڕازی بە یا ئەکرەم الأکرەمین. ئەزانین خەتابارین، ئەزانین هەڵەکارین، بەڵام یا ئیلاهی بەخوا دیوانەیەک و دەرگایەنێکی ترمان نییە ئیلا ڕێباز و ڕێگای تۆ نەبێ، هانامان هێناوە بۆ لای تۆ هیدایەتمان بدە یا رب العالمین. نێوچەوانمان بگرە بۆ خەیر، بەرەو خێر ڕامان کێشە، بمان خەرە سەر خەیر، دڵمان خۆشکە بە خەیر، لەگەڵ ئەهلی خەیرا بمان ژێنە، لەگەڵ ئەهلی خەیرا بمان مرێنە، بەر شەفاعەتی هاوڵەکانمان بخە. یا ئیلاهی هەر هەمومان بەسەری بەرزەوە بە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم بگەێنە. یا ئیلاهی سڵاوی دڵی ئێمە، خۆشەویستی دڵی ئێمە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت سڵاوی دڵی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله علیه وسلم، یەک یەک ناومان لە خزمەتیا بێنە، باسمان کە لە خزمەتیا یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت قبوڵمان کە لای خۆت یا رب العالمین، بە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم قبوڵمان کە، بە شوێن کەوتەی ئەو وەرمان گرە، لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە، لەگەڵ ئەوە بمان ژێنە یا رب العالمین. خوای بمان گێڕە لەو عەبدانەی هەموو سونەتەکانی ئەو خۆشەویستە جێبەجێ ئەکەن. خوای داوات لێ ئەەکەین سونەتێک نەمێنێت لە ژیانمانە کە جێبەجێمان نەکردبێ. یا ئیلاهی ڕنگ و ڕواڵەتت وەکو ڕنگ و ڕواڵەتی ئەسحاب لێ کردوین، دڵمان وەکو دڵی ئەسحاب لێ بکە یا ئەکرەم الأکرەمین. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین نەسرەت بۆ دینەکەت بگێڕەوە، سەرکەوتومان کە یا رب العالمین، بەزەی بەسەرمانە ببارێنە. ئیلاهی ئەگەر چی کەمتر خەمین، ئەگەر چی هیچ شتێک بەدەست خۆمان نییە، یا ئیلاهی عیبادەتەکانمان ساغ کەرەوە بۆ خۆت، عیمارەتی زەوی بسپێرە بە ئێمە یا رب العالمین، بمان کەرە خەلیفەی خۆت لەسەر زەویە یا رب العالمین. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قال لقناهي مني شوي أجبوري وخواهي من قبولك.